اینجا بە پێچەوانەی بیرکردنەوەی کۆمۆنیستەکانەوە، کۆمۆنیستەکان وا بیرەکەنەوە، وا ئەزانن ئەگەر کەسێ دەوڵەمەند بێ پاری فەقیرەکە چۆتە باخەڵ. بەڵام بە پێچەوانەوە ئێستا ئەم دنیاە، ئەم کوڕی سەرزەوی ئێمە تایە ئەژین، خاوەنی سەروەت و سامان و بەرووبوومێکی زۆر زۆرە کە هێشتا تۆزێکیمان ئیسفادە لێ کردووە. ئەو هەموو زەویە زەراعی هێشتا تۆزێکیمان ئیسفادە لێ کردووە، ئەو هەموو تەکنۆلۆژیا هێشتا تۆزێکیمان ئیسفادە لێ کردووە، ئەو هەموو توانە مرۆیە هێشتا تۆزێکیمان ئیسفادە لێ کردووە. خۆ ئەگەر بێت و زۆرتر عەقڵ بەکاربێنین، باوەڕکەن یەک فەقیر لەسەر زەویانە. دڵنیاتانەکەم ئەم زەویە ئێستاکە نزیکەی 8 ملیار نەفەر لەسەری ئەژی، 20 ملیاریش لەسەری بژی. هەموو کەسێک ئەتوانێ بە بەختەوەرانە تیا بژی، بەس بەمەرجێ هەلپەرست و سیاسی و بازرگانی چاوچنۆک و خەڵکە خراپەکە بێڵن، و لە هەمان کاتا هەمومان عەقڵمان بەکاربێنی، نەک زۆربەی پاڵیلاتە و ئامادەنیە مێشکیمان بکە. ئێستا هەر ئەو ئەرزوو ئاوەی کە ئێمە لە کوردستان هەمانە، باسی نەوت ناکەین کە چ زەڕبەیەکی لایوین، بەس ئەو ئەرزوو ئاوەی کە لە کوردستان هەمانە ئازیزان، باوەڕکەن بەشی بەخێوکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە. یعنی بەس کوردستانە بچکۆلەکەی ئێمە توانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بژێنێ بەمەرجێ عەقڵ و تەکنۆلۆژیای زەراعی بەکاربێنی. دڵنیا بنەوە. ئێستا هۆڵەندا چەند بچکۆلێ بەرهەمی سپیایی بۆ هەموو عالەمە نێت بە 2 ملیۆن مانگاوە، باشە؟ ئەی هین، ئەی سوودان، بە ملیۆنەها مانگایان هەیە فەقیر نازان، یعنی فەقیر و داما پێویستیان بەیان. کەواتە پەیوەندی بە عەقڵ هەیە.